بووکەڵەی ئەمەل هێمایەکی دیکەی سەختی و دژواریەکانی ژیانی مناڵە سووریەکانە. ئەو چیرۆکی ملیۆنان منداڵی پەنابەری سووری لە کۆڵناوە و دەیەوێت وڵات بە وڵات بیگێڕێت تا دەگاتە بەریتانیا. بووکەڵەی ئەمەل پرۆژەیەکە بۆ بڵاوکردنەوەی هۆشیاری لەبارەی ئەو دژواریانەی کە پەنابەرانی منداڵ ڕوبەڕوویان دەبنەوە کاتێک بە ناچاری ماڵ و حاڵیان لەگەڵ دایک و باوکیان یان بەبێ ئەوان بەجێ دەهێڵن و ڕێگەی هاتوونەها دەگرنە بەر. بووکەڵەکە لەلایەن کۆمپانیای هانس سپرینگ پۆپت دروست کراوە. بەرزیەکەی 3 مەتر و نیوە و بۆ جوڵاندنیشی پێویستی بە 4 کەسی شارەزایە بە چەشنێک بۆ هەر دەستێک کەسێک و کەسێک لە پشتەوە و یەکێکی دیکە لە ناوەوە. ئەمە لەسەر پارچە تەختەیەک ڕێدەکات. بووکەڵەی ئەمە لە سەرەتادا گەشتەکەی لە تورکیاوە دەست پێ دەکات بۆ یۆناان و لەوێشەوە بۆ ئیتالیا، دواتر فەڕەنسا و سوید و ئەڵمانیا و بەلجیکا و دوجاریش لە شاری مانچستەری بەریتانیا دەگیرسێتەوە. ئەمیر نزار زەوابی دەرهێنەری هونەری پرۆژەکە دەڵێت لەبەر ئەوەی جیهان بە بابەتی دیکەوە سەرقاڵە دەبێت قەیرانی پەنابەران جارێکی دیکە بخەینە بەرچاوی هەمووان. ئەمەلی بووکەڵە لەسەر بنەمای کارکتەرێکی شانۆیەک دروستکراوە کە لە بەریتانیا لە کەمپی کالێدا نمایشکرا. لە چیرۆکی ئەو شانۆیەدا ئەمەل کچۆڵەیەکی 9 ساڵانی پەنابەری سووری شاری حەلەبە و بە شوێن دایکیدا دەگەڕێت کە بەهۆی جەنگی ناوخۆی سووریاوە ماوەی 10 ساڵە لێیدا بڕاوە. بەشێکی گەشتەکەی ئەمەل لە سووریاوە بۆ تورکیا کۆتایی پێهاتووە و بە کۆنسێرتێک بۆ پشتیوانی بۆ مناڵانی پەنابەر گەشتەکەی بۆ یۆناان دەست پێ دەکات. بڕیار وایە لە 7 شاردا کۆنسێرت بۆ پشتیوانی پەنابەرانی مناڵ ڕێک بخات. ئەمەل تا ئێستا توانیوێتی 30,000 پاوەند هاوکاری کۆ بکاتەوە. لەم بارەوە ئەمیر نزار زەوابی دەرهێنەری پرۆژەکە دەڵێت پەنابەران پێویستیان بە خۆراک و پێداویستیە، بەڵام پێویستیشیان بە شوێنێکە کە دەنگیان بگەێنێت بە هەمووان.